جاش جاش بارزانین جاش جاش بارزانین ڕوڕەشی تاڵەبانی جاش جاش بارزانین ڕوڕەشی تاڵەبانی ئێوە دەبی لەسەر دەستی چاڵاکوانان و ئازادی خوازان کۆتاییتان بە حکومڕانەی 30 ساڵی بێ. دڵنیاتان کەمەوە ئەو ڕۆژە زۆر نزیکە سەرشۆڕی بۆ بنەماڵەی بارزانی و تاڵەبانی. دەنگی ئەو مامۆستای کرێکارانەی کە موچەکانیان ناتەواوە و دەنگی ئەو خەڵکین کە دەیانەوێت بە شەرەف بژین. ڕێگای ئازادی سەختە، بەڵام تەنها ڕێگەیە بۆ ژیانی شایستە. بژی ئازادی، بژی دادپەروەری، سەربەرزی بۆ شەهیدان و سەرشۆڕی بۆ ستەمکاران. بنەماڵەی سەربەرزی شەهیدان و داکۆکیکارانی ئازادی، ئەمڕۆ ئێمە لێرە لە ناوەندی شانشینی یەکگرتوو وەستاوین، بەڵام دڵ و مێشکمان لە شەقامەکانی سلێمانی و هەولێر و دەهۆکە. ئەمڕۆ یادی 15 ساڵەی ڕاپەڕینە مێژووەکەی عەفدەی شوباتی 2011 کە دەکەینەوە. 15 ساڵ لەمەوبەر گەنجانی کوردستان تەنها بە دەنگی خۆیان ڕاپەڕینیان بۆ داواکردنی شتێکی سادە کە ئەویش کەرامەت بوو. ئەوان داوای کۆتایی هێنان بە گەندەڵی و چەسپاندنی سەروەری یاسا و مافی گوتنی ڕاستیان دەرکرد لە ڕووی دەسەڵاتداران. ئەمڕۆ ئێمە ڕێز لە شەهیدانی ئەو ڕۆژە دەگرین، ئەو کەسانەی باجەهرە گەورەکەیان داوە تاکو و ڕۆژێک بێت ئێمە لە کوردستانێکی ئازاد و دیموکراسی دابژین. سەیری ئەوە بکەن چی بەسەر میدیاکانماندا دێت. لە هەولێر و دەهۆک هێزە ئەمنیەکان هەڵەکوتنە سەر ئۆفیسەکانی NRT و دان خستون، دەستیان بەسەر کەلوپەلەکانیان داگرتووە و دەرگاکانیان کلۆم داوە بەبێ هیچ فەرمانێکی دادگا، چونکە لە کامێرا دەترسن، لە مایکرۆفۆن دەترسن. لە سلێمانی دەبینین چۆن هەراسانکردنی کەناڵی زووم بەردەوامە، کارمەندەکانیان دەست بەسەر دەکرێن، هەڵدەکرێتە سەر دامەزراوەکانیان و ڕێگری لە کارەکانیان دەکرێت. ئەمە ڕەفتاری دیموکراسیەکی متمانە بەخۆ نییە، ئەمە ڕەفتاری ڕژێمێکە کە لە هاوڵاتیانی خۆی دەترسێت. کاتێک کەناڵی تەلەڤیزیۆنیدا دەخەیت تەنها پەخشێک ڕناگیریت، بەڵکو هەوڵ دەدەیت چاوی گەل نابینا بکەیت. پێیانمان بۆ بەریتانیا و جیهان، ئێمە لێرەین لە بەردەم دەرگای کۆمەلگای نێودەوڵەتی بە حکومەتی بەریتانیا و وەزارەتی دەرەوە دەڵێن مافەکانی مرۆڤی ئێمە نەکەنە قوربانی بەرژەوەندیە سیاسیەکان. ئەو سەقامگیریەی لەسەر بێدەنگی بنیاد نرابێت هیچ سەقامگیریەک نییە. ئێوە ناتوانن خۆتان بە هاوبەشی دیموکراس ناو ببەن لە کاتێکدا ئەوان ڕۆژنامە نووسان راپۆرت لەسەر هاوبەشەکانتان دەکەن، دەخرێنە زیندانەوە. ڕێکخراوی ڕێگای ئازادی بە توندی لەسەر هەڵوێستی خۆی وەستاوە و داواکاریەکانمان ڕوونن. کردنەوەی دەست بەجێی تەواوی ئۆفیسەکانی NRT و زووم TV بەبێ هیچ مەرجێک، ئازادکردنی تەواوی زیندانیانی سیاسی و ئەو ڕۆژنامە نووسانەی ناوچەکانی هەرێم دەست بەسەرن. کۆتایی هێنان بە بێ سنوور دەرچوون ئەوانەی خۆپشاندەرانی عەفدەی شوباتیان شەهید کردووە، ئەوانەی ئەمڕۆ شێرش دەکەنە سەر ڕۆژنامە نووسان دەبێ ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. بۆ خوشک و براکانمان لە نیشتیمان، ئێوە تەنهانین لە لەندەنەوە بۆ مانچستەر، لە بێرمینگامەوە بۆ گڵاسگۆ، ئێمە دەنگی ئێوەین. دەتوانین
ئۆفیسەکانی NRTدا بخەن، دەتوانن کامێرەکانی زووم TV ڕابگرن، دەتوانن زیندانەکان پڕ بکەن لە چالاکوانان، بەڵام هەرگیز ناتوانن ڕوعی عەفدەی شوبات بکوژن. ڕاستی هاوبەشە، ڕێگای خۆی دەدۆزێتەوە، ئیرادەی گەل لە هەموو دیوارێکی زیندان بەهێزترە. سەروەری بۆ نیشتیمانی ئازاد، سەرکەوتن بۆ گەل، بژی ڕێگای ئازادی، بژی کوردستان. هاوڕێیان، ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی دەنگی بێدەنگان بەرز بکەین. هەفتەی شوباتی 2011 نیشانیدا کە دەسەڵات کاتێک بێپرس بێت دەنگی گەل بە توندی خامۆش دەکات. بەڵام شەهیدانی هەفتەی شوبات نەترسان، ئەوان هێمای ئازایەتی بوون، داوایان سادە بوو، ژیان داد ئازادی. ئەمڕۆ ئەو پرسیارانی هەمانن: بۆچی تاوانباران ئازادن؟ بۆچی ڕۆژنامەنووس بەترس دەژیت؟ بۆچی دەنگی ڕەخنەکار دەکوژرێت؟ ئێمە دەڵێین ئەگەر داد نییە ئاشتی نییە، ئەگەر لێپرسینەوە نییە دیموکراسی درۆیە. بۆیە دەمەوێت بەدەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان بڵێم: خەباتی مەدەنی تاوان نییە، خۆپیشاندانی ئاشتیانە مافە. ئەمڕۆ لێرە کۆبووینێتەوە نەک تەنیا بۆ یادکردنەوەی برینێکی کۆن، بەڵکو بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەمێکی بەردەوام. 15 ساڵ لەمەوبەر لە هەفتەی شوباتدا گەنجانی ئێمە بە سنگی ڕووتەوە داوای سەرەتایی ترین مافەکانیان دەکرد، بەڵام بە فیشەک وەڵام درانەوە. ئەمڕۆژ کە لێرەین دەبینین هێشتا هەمان عەقڵێتی سەرکوتکاری بەردەوامە، هێشتا قەڵەمە ئازادەکان دەشکێنرێن، میدیاکان دادەخرێنن و چالاکوانان ڕاپێچی زیندان دەکرێن. ئێمە لێرەوە لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە جەرگەی وڵاتی دیموکراسیدا هاوار دەکەین، نابۆ بەرتەسەکردنەوەی ئازادی و ڕادەربڕین و بێدەنگکردنی میدیای ئازاد. ئەو پێشێلکاریانی ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەکرێن تەنیا لێدان نییە لە پیشەیەک یان گروپێک، بەڵکو لێدانە لە ناسنامەی مرۆیی و سەرجەم ئازادیەکانی ئێمە. کاتێک دەسەڵات ناتوانێت وەڵامی ڕەخنەی مەدەنی بداتەوە، پەنا بۆ زیندان تۆقاندن و تیرۆر دەبات. ئێمە لێرەین تا بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بڵین مەبنە هاوبەشی ئەو بێدەنگیە، دەبێت لێپرسینەوە لەگەڵ ئەو دەستانەدا بکرێت کە خوێنی ڕۆژنامەنووسان دەڕێژن و مافە سەرەتاییەکان پێشێل دەکەن. ئامادەبوانی بەڕێز، ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بۆ گەیاندنی دەنجی کپی 15 ساڵی نیشتیمان لە دادپەروەری و سەروەری یاسا و ئەو یاداشنامەیە لەلایەن بەشێکی توێژینەوەی نووسنی ڕێکخراوەکەماندا ڕێژراوە لەسەر سێ وتەی سەرەکی جەخت دەکاتەوە. یەکەم، کۆتایی هێنانی بە سیاسەتی دووبارەبوونەوە لە سزا. دووەم، سەردەمی دەربازبوون لە سزای یاسایی دەبێت کۆتایی بێندرێت و هیچ کەس و هێزێک نابێت لە سەر و یاساوە بێت. خوێنی گەنجانی هەفتەی شوبات بە تەواوی قوربانیانی ڕێگای ئازادی لە سوڵحی عەشایەریان ڕێکەوتنی سیاسی نێودەوڵەتی حیزبەکان قەرەبوو نەکرێتەوە. پێویستە فەرمانی تەقەکەران و بکوژانی سەرشەقام لە بەردەم دادگایەکی بێلایەنە و شەفافدا ڕوبەڕووی سزای یاسایی ببنەوە. دووەم، پاراستنی ئازادی میدیایی کاری ڕۆژنامەگەری. سێەم، ئازادکردنی دەست بەجێی زیندانانی سیاسی. ئێمە ئەمڕۆ لێرەن بۆ دەنگێکی ڕۆن، بۆ دەنگێکی باوەڕ پێکراو، نابوو تەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین، نابوو بۆ بێدەنگکردنی میدیای ئازادی لە عێراق. لە ماوەی ڕابردوودا چالاکوانان و ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی هەرەشەی فشار بوونەتەوە، بە تایبەتی لەوان هێزە میلیشاکانی عێراق و گروپە نزیکەکانی حەجی شەعبی. ئەم هەرەشانە تەنها دژی کەسی نییە، بەڵکو دژی ئازادی، دژی داهاتووی دیموکراتی عێراقا. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ پاراستنی چالاکوانان و ڕۆژنامەنووسان و خەڵکی دەنگبەسترا و کۆتاییهێنان بە هەرەشە میلیشاکان و دابینکردنی ئازادی ڕاستەقینە بۆ گەل. سلااو لە گیانی پاکی شەهیدانی هەفتەی شوبات و سلااو لە شەهیدانی ڕۆژاوا. بە ناوی خوای گەورە و مێهرەبان، هاو نیشتیمانانی هێژە و تێکۆشەرانی ڕێگای ئازادی، ئەمڕۆ یادی هەفتەی شوباتە، ڕۆژی بەگشتدا چوونەوەی بێدادی ئێمە لە بەردەم قوسوخانەی عێراق نەک تەنیا بۆ یادکردنەوە بەڵکو بۆ بەرزڕاگرتنی کەرامەت و خوێنی گەنجانی نیشتیمان کۆبووینەوەتەوە. ئەم ڕۆژە ڕۆژی ئەو گەنجانەیە کە بۆ ژیانێکی باشتر و هاتنە سەر شەقام، بەڵام بەدەستی دەسەڵاتی پارتی و یەکێتی بەگوڵە وڵام درانەوە. ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێن خوێنی هەفتەی شوبات هەرگیز ون نابێت.
ئەو خوێنە دەبێتە تۆمەتێک لەسەر دەسەڵاتێکی بێدەست. ڕێگای ئازادی سەختە بەڵام تەنیا ڕێگایە بۆ ژیانی شایستە. ئێمە بێدەنگ نابین و مل بۆ هیچ زوڵم ملکەس ناکەین. تا ئەو ڕۆژەی دادپەروەری دەبێتە سێبەرێک بۆ هەموو ماڵێک. نەمری بۆ شەیدان و سەرشۆڕی بۆ ستەمکاران. ئێمە ئەمڕۆ تەنها بۆ ڕابردوو کۆ نەبووینەوە، بۆ ئێستا بۆ داهاتوش لێرەین. دەنجی ڕاستی خامۆش نابی. شەهیدانی حەفدەی شوبات هێمای ئازایەتی بوون. ئەوان داوای شتێکی سادەیان دەکرد، ژیانێکی باشتر دادپەروەری. بەڵام یەکێتی پارتی هەستان بە کوشتن و بێدەنگکردنیان و تاوەکو ئێستاش تاوانباران لێ پرسیینەوەیان لێ نەکراوە. بۆچی ڕۆژنامەنووس دەبێت بە ترس کار بکات؟ بۆچی ڕەخنەکار دەبێت دەستگیر بکرێت و بکوژرێت؟ ئێمە وەک چالاکوان و ئەندامی ڕێگای ئازادی هەمیشە لەگەڵ گەلەکەمانین، ناوەستین. خۆپشاندانی ئاشتیانە و داواکردنی دادپەروەری مافی مرۆڤە. ئەگەر حکومەت بەڕاستی باوەڕی بە دیموکراسی هەیە دەبێت ڕوبەری و ڕاستی بێتەوە نەک لێ هەڵبێت. ئێمەی چالاکوان بەردەوام دەبین بۆ بەدەستهێنانی مافی گەلەکەمان و دژی گەندەڵەکانی حکومەت دەوەستین. حەفدەی شوبات بیرەوەرێک نییە، بەڵێنەکە بەڵێنی بەردەوام و تا دادپەروەری. سوپاس. خۆشەویستانی ڕێگای ئازادی، ساڵا گوانانی بوێر، ئیمڕۆ لە ساڵیادی حەفدەی شوباتدا لێرە لە بەردەم کنسوڵخانەی عێراق کۆبوونەیتەوە تا بڵێین ئەم ڕۆژە تەنها یادکردنەوە نییە، بەڵکو دەنگ هەڵبڕینە دژی نادادی و پاراستنی کەرامەتی مرۆڤی کووردا کە لە لای ئێمە هێڵی سوورە. هەر دەستەڵاتێک پێی وابێت بە چەوسانەوە و ترس دەتوانێت ئارامی بپارێزێت، مێژوو پێمان دەڵێت کە پێشوەختە شکستی هێناوە. ئارامی ڕاستەقینە لەسەر بنەمای دادپەروەری بنیاد دەنرێت، نەک بە دروشمی بریقەدار. ئێمە لێرەین تا داوای سەروەری یاسا بکەین، تا ئەو کاتەی بکوژانی ڕۆڵەکانمان ڕاپێچی بەردەم دادگا نەکرێن، ئێمە مەیدان چۆڵ ناکەین. سەرەتا بەخێر بن. بنای خۆپشاندەرانەوە ئەو خۆپشاندەرانی کە ناتوانن دەنگیان بگێنن، بنای ئەوانەوە بنای خۆشبەوە بێتان دەڵێم ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی دەنگی خۆمان بگەێنین. دەنگی ئەو گلەیەی کە ساڵانێکە لە نادادپەروەری و فەسادی و بێکاری تووشی بووین. حەڤەی شوباتی 2011 ڕۆژێک نییە تەنها لە مێژوو بنووسرێت، بەڵکو ڕۆژێکە کە گەل فێری ئەوە بۆ بڵێ بەسە ئێمە مافمان هەیە. ئێمە نەهاتوین بۆ شەڕ، نەهاتوین بۆ تێکدانی وڵات، هاتوین بۆ داواکردن، داواکاری ژیانێکی شایستە، داوای کار بۆ گەنجان، داوای دادپەروەری، داوای حکوومەتێک کە خزمەتکار بێت نەک گەورەدار. هاوڕێیان، خۆپشاندان تاوان نییە، داوای ماف تاوان نییە، قسەکردن تاوان نییە. ئەگەر گەل قسە نەکات دەنگی گەل دەمرێت، ئێمە نابێت دەنگمان بمرێت. ئەمڕۆ دەنگی ئەو دایکانەین کە کوڕەکانیان بێکارە، دەنگی ئەو گەنجانەین کە خەونەکانیان لەژێر بارێکی گراندا شکاندووە، دەنگی ئەو مامۆستای و کرێکارانەین کە موچەکانیان ناتەواوە و دەنگی ئەو خەڵکین کە دەیانەوێت بە شەرەف بژین. ئێمە لێرەین چوو کابرینێک لە جەستەی نیشتیمانماندا هەیە کە لە حەفدەی شوبات لە 2011 لە شاری سلێمانی ژمارەیەک هاوڵاتی گەنج شەهید بوون و بریندار بوون بەدەستی پارتی دەسەڵاتدار. لە کاتێکدا ئەم هاوڵاتیانە تەنیا بەمەستی داواکردنی چاکسازی و بنبرکردنی گەندەڵی و باشکردنی خزمەت گوزاریەکان ڕژابوونە سەر شەقام. بەڕێزان، ئێمە لێرە کۆبوونەتەوە تا دەنگی ئەو مرۆڤانە بین کە لە ناوخۆی عێراق و لە هەرێمی کوردستان لەژێر سایەی دەسەڵاتی شکست خواردوودا کە لە سەرەتایی ترین مافەکانی ژیانیان لێ زەوت کراوە. لە کۆتاییدا دەڵێن هەتا ئەو کاتەی ماف بۆ خاوەن ماف دەگەڕێتەوە، هەتا ئەو کاتەی نان و کەرامەتی هاوڵاتیان دەبێتە هێڵی سوور. ئێمە بێدەنگ نابین. دەنگی ئێمە دەنگی هەژارانە، دەنگی بێکاران و دەنگی هەموو ئەو کەسانەیە کە لە ناوخۆدا لەژێر سای ئەم دەسەڵاتەدا دەنگیان دەپەستێورێت. بژی دادپەروەری و بمرێ گەندەڵکاران و ستەمکاران. بەلای خوای گەورە میرەبان، بەڕێزان، ئامارەبوانی خۆشەویست، ئەندامانی ڕێگای ئازادی، سەرەتا بە خێراتنێکی گەرمتان دەکەم. هاتن و هەڵوێستان بۆ ئەو یادا ئەوە دەگەێنێ کە ئێوە هەردەم لە خەمی خانەوادەی شەهیدانن و هەرگیز
ئەم شەهیدانە لەبیر ناکەن. بەڕێزان، ئێمە وەکو ڕێگەی ئازادی بەڵێنمان داوە هەموو ساڵێ ئەو یادە بە بەرز و بەشکۆوە ڕادەگرین. هەتا ڕۆژێک لە ڕۆژان تاوانکارانی ئەم خوێنانە ئەدرێن بە دادگا و ئەگەن بە سزای عادلی خۆیان. بەڕێزان، هەرچەند کات تێ بپەڕێ بەسەر شەهیدانی هەفتەی سوبات و ڕۆژانی دوایی، ئێمە هەرگیز ئەو شەهیدانە لەبیر ناکەین کە لە پێناو ئێمەدا گیانیان بەخشی. هەروەک ئەمڕۆ لێرانە یاداشێکمان ئامادە کردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی دووپاتی بکەینەوە کە تاوەکو ئێستا تاوانبارانی ئەم تاوانانە بە سزای گەل نەگەیشتوون و ئێمە دڵنیایی دەدەین کە بەردەوام دەبین لەم خۆ پیشاندانانە و خوێنی هیچ شەهیدێکی نان و ماف و ئازادی لەبیر ناکەین. شەهیدان، شەهید ئومێد و شەهید ڕێژوان و شەهید سورچێ و گەرمیان و هەموو ئەو شەهیدانە پێشەنگن بۆ ئێمە. ئێمە هەڵگیری ڕێبازی ئەوان دەبین و بەردەوامین. دووبارە بە خێراتنەشی گەرمتان دەکەم. هەر سەربەرز و سەرفراز بن. بەر لەوەی کۆتایی بێنم بە چاڵاکیەکە، من لێرە لە وڵاتی بەریتانیاوە پەیامێکە نێرم بۆ باشووری کوردستان، بۆ دەسەڵاتدارە خۆسەپێنەکانی پارتی وێچێتی بە دیاریکراوی ئەو چاڵاکیەی ئێمەی لێرە کۆ کردوتەوە یادی هەفتەی شوباتە. بەڕێزان، سەرانی دابەشان و بارزان هەمیشە لە هەوڵدا بوونە بۆ سەرکوتکردنی گەلی کورد، هەمیشە لە هەوڵدا بوونە بۆ دەربەدەرکردنی گەنجانی کورد. ئێمەمانان کە لێرە کۆبووینەوە دوور لە نیشتیمان و دوور لە کەس و کار، هەڵاتنمان لەژێر ئەو دەسەڵاتە، لەژێر دەستی ئەو دەسەڵاتە خۆسەپێنە کە دەیان گەنجی وەکو ئێمە ئێستا لە زیندانەکانی پارتی وێچێتیدایە، تەنها بە تۆمەتی ئەوەی کە بانگەوازی خۆشگوزەرانی و باشترکردنی ڕەوشی کۆمەڵانی خەڵکی کوردستان. من ئەڵێم بە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی تاکو ڕۆڵەی گەری کورد، چاڵاکوانە ئازاکانی وڵاتی بەریتانیا مابن، بێدەنگ نابن، چاوپۆشی ناکەن لەو ستەمکاریەیەوە. ئێوە دەبی لەسەر دەستی چاڵاکوانان و ئازادی خوازان کۆتاییتان بە حکومڕانەی 30 ساڵی بێ. دڵنیاتان کەمەوە ئەو ڕۆژە زۆر نزیکە سەرشۆڕی بۆ بنەماڵەی بارزانی و تاڵەبانی.